ئێستاش الحەمدوللا ئەو کێشەمان لە کۆ پیاوان کردوتەوە کە لە کۆڵ ئەو بینەوە کە فەرشەکانیان شورا بیبن بۆ سەربان لەگەڵ هاتنی وەرزی پاییز ئیتر وەرزی شوشتنی فەرش و کومباریش دەست پێکات ئێستا هەر ماڵێک سەری پیاکەیت ناو ماڵەکەی هەرگیرا و هاوڵاتیان سەرقاڵیەوەن کە ناو ماڵەکە پاککەنەوە بە تایبەتیش شوشتنی فەرش و کومبار ئەمەش بازاڕی غەزلەکانی شوشتنی فەرش و کومباری گەرم کردو بازارێکی خۆشیان هەیە ئێستا بە جۆرێکە خەڵک پێویستی بەوێ کە نۆرە بگرێت جا من گفتوگۆی زیات لەگەڵ مامۆستا کارزانەکەم کە خاوەنی غەسلێکی شوشتنی فەرش و کومبارە مامۆستا سڵاوتان لێبێ چۆن ئەڵێن لەگەڵ هاتنی پاییز یاخود پاییز و بەهاران جەژنی غەسلەکانی کومبار و فەرشە بەڵێ لەگەڵ هاتنی وەرزی پاییز خەڵک دەست دەکا بە شوشتنی ماڵەکانیان و هەروەها ناردنی فەرش و موکەتەکانیان بۆ غەسل ئەوەش وەکو گرانێک کە لەسەر ملی ئافرەتەکانمان هەڵساوە کە پێشتر زۆربەی ئافرەتەکانمان فەرش و موکەتەکانیان لە ماڵەوە دەشوشت کە زۆربەی ئافرەتانمان ئێستا تووشی فەقەرات بووینە بەڵام الحەمدوللا ئەو کێشەیەمان حەل کردووە و ئەو بارگەرانە لەسەر ملی ئافرەتەکانمان هەڵساوە. بازارتان چۆنە و ماوەیە ینی ڕۆژانە چەند فەرشە شۆن کەسێکی گەبیێ فەرش بشوە ئەڵێن پێویستە سەرە بگرێت چۆن ئێستا بازارمە زۆر زۆر باش الحەمدوللا ئێستا ئەگەر خەڵک بیەوێ فەرش و موکەتەکانیان بنێرن بۆ غەسل دەبێت سڕێ بگرێت 10 ڕۆژ تاکو 15 ڕۆژ چاوەڕێ بکات و تاکو سەرەکەی دێت دوای ئەوەی کە سەرەکەی هەدەچین لە ماڵەکانیان فەرش و موکەتەکانیان دێنین و بۆیان دەشوێن و بە پاک و خاوێنی بۆیان دەبینە ماڵەوە ینی کەسێک گەر بێ فەرشەکانی بشوات 10 ڕۆژ 15 ڕۆژە بێت چاوەڕێتان بکە ئەو ڕۆژانە چەند فەرشە شۆن بەڵێ دەبێت 10 ڕۆژ تاکو 15 ڕۆژ چاوەڕێ بکات نزیکەی ڕۆژانە 40 تاکو 50 فەرش لە غەسلەکەمان دەشورێت ئەوە نرخی چۆنە نرخی شۆردنەکەی چۆنە نرخی 1 مەتر 750 ئەوش داشکانمان کردووە لە بۆ هەموو خەڵک تاکو هەموو خەڵک بتوانانی فەرش و موکەتەکانیان بشۆ نەک تەنیا دەوڵەمەندەکان سوودی لەبین بەڵکو ئەوە داشکانیشمان کردووە تاکو فەقیرەکانیش بتوانن ئەوەی ڕەچاوی باردۆخی ئابووری خەڵک بەڵێ ڕەچاوی باردۆخی ئابووری خەڵکمان کردو بۆی ئەو قەیرانێکەوە چەند مانگێک معاش نایەت و دەمانەوێت خەڵکەکە هەمووی استفادەی لێ بکات. جا یەکتر لە نعمەتەکانی غەسڵ ئەوێ من خۆم کە زۆر کێشەم لەگەڵێ هەبوو کە لە ماڵەوە گەر بمزانی بە ڕۆژێک فەرشیان شۆردووە ئێوارەکەی نە ئەڕۆشمە ماڵەوە بۆی فەرشەکە هەڵ نەگرمونەی بە مەسەربان و هەڵی نەخەم بەشی زۆری پیاوان کێشیان لەگەڵ ئەوەیە هەبوو ئێستا هەستەکەم ئەو کێشیان لە کۆڵ بۆتەوە بۆتان چارەسەرکردون بەڵێ وایە تەنات من خودی خۆشم ئەو کێشەیە هەبوو کە دەچم ماڵەوە زانیم فەرشان شوشتووە بەڕاستی وام دەکرد کە خۆم بدزمەوە لە ماڵەوە تاکو فەرشەکانیان دەشوشت ئێستاش الحەمدوللا ئەو کێشەمان لە کۆ پیاوان کردوتەوە کە لە کۆڵ ئەو بینەوە کە فەرشەکانیان شورا بیبن بۆ سەربان هەڵی بخن الحەمدوللا ئەمە کێشەکەمان لە کۆڵ کردینەوە ئەستا هەموو یشەکان خۆتانە چن ئەیهێن و لێرە ئەیشۆن و وشیەکەنە و بەڵێ ئەمە دەچین لە ماڵەکان دوای کە سەرەکەیان دەچین لە ماڵەکان فەرش و موکەتەکانیان دێن و هینان و بردنەکەش بە خۆرا لەسەر خۆمانە فەرش و موکەتەکانیان بۆ دەشوێن و دوای ئەوەی کە تەواو بوو جوان وشک بووە بۆیان دەبینەوە لە ماڵەوە.